لە هەولێر فێرگەی فێرمینگ پێشانگایەکی تایبەتی شێوەکاری بۆ هونەرمەند کوردستان ئەحمەد کردەوە کە ژمارەیەک تابلۆی قەبارە جیاوازی لە خۆ گرت بوو. لە لێدوانێکدا بۆ پرۆگرامی کورتسات مەگەزین هونەرمەند کوردستان ئەحمەد باسی لە تابلۆکانی کرد کە گوزارشتن لە ژنان و جوانی خەونەکانیان دەکات و تیشی لە تابلۆکانمدا هەوڵم داوە ستایلێکی تایبەتی شێوەکاری بەکاربهێنم بۆ ڕازاندنەوەی ناوەڕۆکی تابلۆکان و ئاسانتر گەیاندنی پەیامەکانی بۆ بینەران. بە شێوەیەکی گشتی کۆمەڵە پێشانگای هاوبەشمێ ئەمەژێکێکە لە پێشانگاکانم کە تایبەتە بە خۆم ئەم کارەیانم لە شاری هەولێر کردووە بە مەبەستێکی گرنگ ئەویش ئەوەیە کە ناوی نیشانەکەشی هەرگرنگە ئەویش ناوم ناوە خەون لە ژیانی هەر تاکێکا لە کۆمەڵگای زۆر گرنگە هەمومان خەونمان هەیە بەڵام پێویستە ئەم خەونانە لە جیهانی خەیاڵانەی هەڵینەوە بیان کەینە واقع و بۆ خانمانیش بە شێوەیەکی گشتی گرنگە ئامانجیان هەبێ گرنگە ئەگەر کۆمەڵگا یارمەتی دەریان بێ یاخودنا بەڵام ئەوان کاری خۆیان بکەن و لەسەر پێکانی خۆیان بۆستن و هەبوونی ئامانج بۆ هەر مرۆڤێک گرنگی خۆی هەیە. پەیامی گرنگیشم ئەوەیە کە خانمان بە شێوەیەکی گشتی خەونیان هەبێ ئامانجەکانیان بەدی بێنن هەڵ بدەن لە چوارچێوەیەکی کۆمەڵگایەکە بە تەندروستی ژیانی خۆیان بەڕێوە بەرن تەندروستی لە ڕووی لایانی دەرونیەوە لە ڕووی لایانی کۆمەڵایەتیەوە کە گرنگ بێ بۆ نەوەکانی داهاتووشیان.